دووەم خانم کە ئامادە بوو لە بەرنامەی شەقام ئەویش ڕۆژین. گوتن ڕۆژین تو نەچی ئەو بەرنامەی تو نەچی هەم پرسێ خەتەر دەکەن. تۆ لەسەرەوەی کە ناو ڕۆژینە پۆلیسی تورک دایان جار لێ یاوی. بەڵێ بۆ گۆرانی بە تورکی ئەڵێت. بۆ کوردایەتی تۆ بە پەکەکە و تۆ تیرۆریست. بەری پەکێکە ئەم کورد بوو. ئەم سیدیەت داناوە بۆ بەرپرسێکی کورد بەس ناوەکەی مەڵێ. شتێکی پێکەنینە. هیچ پیاوێک لێ یاوی؟ بەڵێ. چ شتێک زۆر برینداری کردووی لە ژیانت؟ بەس ئەز عاشقی بووم زەحمەت بوو بۆ من گۆ هاتە کوشتم. ئەو شۆی کە تۆ جلی بووچەنی و لەبەرا بوو؟ بەڵێ. تەلەفۆنیان بۆ کردیت پێیان وتیت کە ئەو کەسەی زەواجی لەگەڵا کردووە ژنی تری هەیە. ئەس دەبێژم هەی ئەمە تەداخولێکی تۆزە شەخسیە بەزەی بۆ زەواج ناکەیت. هونەرمەند گەرەک ئازاد بە. لە بێ زارۆکیایە کە ئەمەت کردووە بە زارۆکی خۆت؟ ئەمە چی بیری تۆ خاتە؟ من تشتێ تایبەت جارە یەکەم لەوێ بەرنامەی گوت. چی بەم کە ساڵێت؟ چ بێژم؟ تو بلبل اسکولته تو نمیره زینته حتی صعب الدنیا توی میزیته کوشتنی